پیاچوونەوەیەکی سەرتاسەری ئەکەین لە چۆنیەتی گەیاندنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان بە شێوەیەک تاکو هاوڵاتیەکانمان هەست بکەن کە ئەوان ئەولەویەتن. پرۆژەی خزمەت پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستانە و بە ئامانجی کارئاسانی زیاتر بۆ هاوڵاتیان و پێشەشکردنی باشترین خزمەت لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەت و کەمکردنەوەی ڕۆتینات ڕاگەندراوە. ئەو پرۆژەیە کە بە سەرپەرشتی و پشتیوانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە، ئێستا تەواوی زانیاری خزمەتگوزاریەکان لەو پۆرتاڵە بڵاو کراوەتەوە و کار ئاسانی زۆری بۆ هاوڵاتیان کردووە. وەزیری خوێندنی باڵا کە وەزارەتەکەی نزیکەی 12 خزمەت پێشکەش بە هاوڵاتیان دەکات دەڵێت پرۆژەی خزمەتێکی زۆر و کار ئاسانی تەواوی بۆ هاوڵاتیان کردووە. ئەم پرۆژەیە وەکو بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت ئەعلانی کرد، پرۆژەیەکە هەدەفی سەرەکی ئەم پرۆژەیە بۆ ئەوەیە کە حکوومەتێکی چالاک و بە خزمەت دروست بکەین. حکوومەت دەوێت چالاک بێ بتوانێت هەموو ئەو خزمەتانەی کە پێویستە بۆ هاوڵاتیانی پێشکەشەکە بە شێوەیەکی چالاکان و بە شێوەیەکی ئەکتیڤانە بە شێوەیەکی ئاسان و بە شێوەیەکی شەفاف پێشکەش بکات. لە پۆرتاڵی خزمەت سەرجەم خزمەتەکانی حکوومەت کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت خراونەتە ڕوو. بۆ هەریەک لەو خزمەتانەش تەواوی زانیاریەکان لەسەر چۆنەتی ئەنجامدانی ئەو خزمەت و مامەڵانە بڵاو کراوەتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان پێش هەر مامەڵەیەک زانیاری تەواویان هەبێت لەسەر پێداویستیەکانی ئەو مامەڵانەی ئەنجامی دەدەن. سەرۆکی سەنتەری استراتیژی و لێکۆڵینەوەی کوردستانش دەڵێت حکوومەت لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە باشترین خزمەت پێشکەش دەکات. ئەوە هەنگاوێکی باش و دروستە لەسەر ڕێگای بەراو بە ئەلیکترۆنیکردنی حکوومەت بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە چێژ هەرە گەورەکانی بەشی هەرە زۆری حکوومەتەکان لە ناوچەکە ئێمەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە بوونی زۆری ڕۆتین. ئەگەر هاتوو هەر کەسێک لێرە بەولا بزانێت کە پێداویستەکانی چییە و چۆن دەبێتن هۆکارێک دەی بۆی ئەوانە کەم کەوێت. دومیشان ئاسانکارێکی ئێزگار زۆر دەبێتن بۆ خەڵکو بۆ هاوڵاتیان کە بۆ هەر مامەڵەیەک ڕایکردن هەر مامەڵەیەک سەرەتا پێویستی بە چییە، دوکومنتە پێویستەکان چییە، چۆن دەتوانێت تەواوی کاتن. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا 422 خزمەتی تایبەت لە ڕێگەی 23 وەزارەت و دەستەوە پێشکەش بە هاوڵاتیان دەکات. بەڵام لە ڕابردوودا بەهۆی زۆری ڕۆتین هاوڵاتیان گلەیان لە جۆری خزمەتەکان هەبوو. هەر بۆیە جێگری سەرۆکی حکوومەت لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە هەوڵی باشترکردنی ئەو خزمەتگوزاریانە دەدات کە بە ئاسانترین شێوە بەبێ ڕۆتین هاوڵاتیان سوودی لێ ببینن. سیروان حوسێن، کورسات نیوز.